حکوومەتی عراقی بەنیازە سیستەمی نوێی پاسپۆرتی ئەلکترۆنی دابمەزرێنێ ئەم سیستەمە پێکاتوە لەوەی کەوا دیزین و شێوازەکەی ئەگەڕێتەوە بۆ سەر دیزین و شێوازی ئەوروپی و هەروەها بەشێک لە جیازی ئەمریکی. ئەم سیستەمە نوێی جیازات پێکاتوە پەڕەیەکەمی چیپێکی تایە بۆ ئەوەی زانیارەکان بچێتەوە چیپەوە و هەروەها پەڕەکانی کەشی وەکو پاسپۆرتی ئەمریکی وایە ئەگەر پاسپۆرتی ئەمریکی ڕوانی بیت ئەبینی هەر پەڕەیەک و ئاماژەی بە شارێک داوە زانیاری شارێکی دەسەرە بە هەمان شێوە پاسپۆرتی نوێی عراقی نووسراومان بۆ هاتووە لە حکوومەتی ناوەندەوەکەوە هەر پارێزگایەک معالمێکی ئەو شارەی تیابێت شوێنێکی دیاری ئەو شارەی تیابێت بۆ نمونە پارێزگای هەولێر ئەتوانێت قەڵای هەولێر دابەزێنێت لەسەرێکی لە پەڕەکانی پاسپۆرتی عراقی وەکو پارێزگای سلێمانی وای بباشە بینین کەوا نووسراوەکە ئاراستی ئەنجومەنی پارێزگای سلێمانیکەین وە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لێکۆڵینەوەی وردی تیا بکرێ بزانین ئایا پاسپۆرتی عراقی یەشێ لە پەڕەکانی چ مەعالمێکی شاری سلێمانی تیابێت شتێکی تیابێت نیشانەی شاری سلێمانی بێ و بۆ ئەوەی لە دنیای دەرەوەیە بناسێنرێتەوە بێگومان بەغداد نووسراوەکەی نردووە و ئێمە لە سەرمانە لێرە لە پارێزگای سلێمانی ئەو وێنەیە دیاریکەن کەوا نیشانی شاری سلێمانیە یا ئاماژە بە شاری سلێمانیەدات و ئەگەر بکرێت لە ماوەیەکی کورتە لە ماوەی یەک دوو هەفتەیە جێبەجێ بکرێت زۆر باشە بۆی وەڵامی بەغابینەوە تاکو و هاوشانی پارێزگاکانی کە بتوانین ئەو شێوازێکی نوێ لە جیازی نوێ ئەلکترۆنی وێنەی شاری سلێمانی تیابێت.